سنة داوري شبکارک روجلات کردستانش باجار سقزه خما روج آوای کردستان خواریه رابوی چه کریه؟ لسر جامعه گزی چه کریه؟ گزی ایرشا لسر روج آوای کردستان و بطایبتی قدکرن و برینا گزی شروانا که کرد باندوره که مزن لشیوکار روجلات کردستان سنا کریه سنا داوری جروداوی را دبیجه هنه کس هول ددن دیروکش هوله راکن لی هنر هر دم جبو پاراستنا بیر آنینین گلان ریکه پیدا دکه دبیجه افکار جبو من نتنه تابلو یک بو لی شیوازک بو گوهرس دبه رنگ ایش دبه هولدان و بیدنگی دبه چیروک هنرمنده جوان جه باجار سقز سنا داوری که 23 سالیه در چویا بش شانویه 4 سالن ده ناوا شانویه ده کار دکه و 11 سالن جی شیوکاریه دکه با آوائه که اکتیف و پروفیسیونل کار دکه سنا داوری به هنر خواه یا لسر جامعه تابلوین هنری چه دکه و هول دکه که وان تابلوین وکه چیروک پیشکش بکه و یک جه تابلویا سنا داوریه اون دبینن گلکی جوان چید که و هنره لسر جامعه سنا داوری شیوکارا کرد جباجار سنه لگل منه سنا بخیراتی لاوەڕێزم هەیە لە خزمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی ڕووداوە خۆشحاڵم کە لە خزمەتتاندام سلاوی مجیش ترى هنا سنة شتوج همو خلق روجلات را کاش مرا بحث بکه پروسه چیکرنا و تابلویا گزی چاوال جمتا چی بو؟ لە سەرەتاوە کاردانەوەیەکی هەستی بوو بەرامبەر بە ڕووداوێک کە زۆربەیەک لە خەڵک کاریگەری لەسەر وەرگرت هەستم کردە و شتە نابێت تەنیا لە سوشال میدیا وەک پۆستێک بمێنێتەوە ویستم بە زمانی هونەر بیپارێزم و بیگۆڕمەوە بۆ شتێکی مێژوویتر کە بمێنێتەوە چند ساعتان چند روزان داف تابلو تمام کرد؟ بۆ ماوەی 40 شەوی خایاند گزی سنة گزی جبو جنا کرد چیه؟ و تیاوی چیه؟ لە چاندی کوردیدا کەزی تەنیا بەشێک لە دەرکەوتنی جەستە نییە پەیوەندی بە ناسنامە جوانی و یادەوەری مێژوویی هەیە دوایم کارە ساتە دڵتەزێنە لە ڕۆژاواشدا کەزی زیاتر بوو بە هێما زیاتر لە پێشوو بۆیە لەم تابلۆیەدا کەزی وەک تەنیا خاڵێکی جوانکاری بەکار نەهێنراوە بەڵکو وەک هێڵێک دەردەکەوێت کە چیرۆک و ڕواڵەتەکان بە یەک پەیوەند دەدات زۆر جوانە دەبینم ئەو تابلۆیە تا چیه کریه براستی گلکی جوان چی بوده دستی تسابه تسردانا روز آوای کردستان کریه؟ چیه روز آوای کردستان؟ بەداخەوە نەوەڵام من ببوونەی فستیواڵە شانۆیەکان سەردانی باکوور و باشوورم هەبووە بەڵام بەداخەوە تا ئێستا بۆم هەڵنەکەوتوە سەردانی ڕۆژاوای نازدار بکەم حەز دکی سەردانی ڕۆژاوای کوردستان بکی؟ من بەدڵنیاییەوە ئەی چۆن کەسێکی ڕۆژاوا دناسی سەنا یانجی تشارێن ڕۆژاوای کوردستانی دناسی؟ بەداخەوە نا نەدیتیە نه؟ نا هیچ پرۆژەیەکی تر هەیە لە جەمتا کوت بۆ ڕۆژاوای کوردستانی یاژی بۆ بەشێکی دنی کوردستانی پێشکەش بکی؟ با بۆ داهاتوو بەڵێ هەمە باشە داویترین گوتن وشە قسەی تە بۆ ڕۆژاوای کوردستان چییە؟ بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان پەیامت چییە سەنا؟ بەرخۆدان ژیانە ئەو نێزانم کە ڕۆژاوا خەڵکی ڕۆژاوا زۆر هونەردۆستن هونەرپەروەرن بەڕاستی کە لە دوای بەتایبەت دوای شەڕی داعیشەوە شوناسخوازی و شەهامەتی دەرکەوتنیان هەبوو وەک هەموو ئەزان ئەونەیە هونەرپەروەرن کە چەند ساڵێکە فستیواڵهای شانۆیش بە زمانی کوردیەوە بەڕێوە دەبن وەک فستیواڵی شانۆیی قامیشلو و لە لای من خەڵکی ڕۆژاوا نمونەیەکی تایبەت بۆ بەرخۆدان و ئازادی خواز بوونن بژی ڕۆژاوا سپاس بۆ ئێوەش سپاس ji بû te jî sena Kurdên Rojava jî gelekî ji Kurdên Rojhilat hez dikin me behsa kezî kir keziya te heye yan na? نانەوەڵا کوڵم کردوێتەوە te Kurd kiriye tiştek nabe sena zor zor spas xweşhal bûm kêfxweş bûm
هێوی دیکەم ڕۆژێکێ سەردانی ڕۆژ ئەوای کوردستانیش بکی دەستی تە ساغ بن زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ خۆتان سپاس بۆیەوە gelekî spas sena dawerî şêwekara Kurd ji bajarê Sinê